الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، هەر کەسێک لە ئێمە کەم یا زۆر کۆمەڵێک کەسی خۆشەویست و ئازیزمان لەدەست داوە. خوای گەورە لیان خۆش بێت. هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک کەسمان مردووە، باوک بێ، دایک بێ، برا بێ، خوشک بێ، مناڵ بێ، هەر کەسێک کەسە نزیکان و کەسە دوورەکانمان لەدەست داوە. جا ئێمەی زیندوو پێویستە ئەوانمان لەبیر نەچێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دواوی کە بوو بە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە تەمەنێکی زۆردا، یعنی تەمەنی مناڵ نەبوو، گەنج بوو، سەلامی خوای لەسەر بێ، ئەوە بوو سەردانی گۆڕەکەی دایکی خۆی کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کە حەجیان جواب بدەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر گۆڕەکەی دایکی دەستی کرد بە گریان تقریبا 50 ساڵ حساب کە زیاتر دوای وەفاتی دایکی، زۆر زیاتریش دەستی کرد بە گریان. و ئیمامی ئەبوو هورێرە ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت ئێمەش دەستمان کرد بە گریان. کەواتە ئینسانی موسڵمانە بێ ئاگادار بێت کەسە ئازیزەکان هەرچەندێک کۆن بن، ئەگە تۆ دوای 20 ساڵ، دوای 30 ساڵ، دوای 50 ساڵیش تەمەنت باقی بێ، بڕۆتە سەر گۆڕەکەی دایک و باوکت یا کەسێکی نزیکی خۆت لەوانەیە بۆی بگریت، شتەکە تازە ئەبێتەوە بۆت. جا ئێمە چی بکەین بۆی مردوەکانمان ئاسوودەکەین پشتیوان بەخوا پاش ڕەحمی خوای پەروەردگار. خوای گەورە باسی کۆمەڵێک کەس دەکات کە لە دوای سەحابەکانی پێغەمبەری خوا دێن صلی الله عليه وسلم، دەفەرمێ والذین جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. ئەوانەی کە لە دوای سەحابەکان دێن ڕەزای خوای پەروەردگاریان لێ بێت، خەڵکانی دوای ئەوانە تا ئەمڕۆش و تا ڕۆژی قیامەتیش، خوای گەورە دەفەرمێت ئەوان دەڵێن يقولون ربنا اغفر لنا، دەڵێن خوایان لە ئێمە خۆش بە، ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولو خوشک و برایانشمان خۆش بە کە بە ئیمانەوە لە پێش ئێمە و مردوونە. کەواتە ئەوەی کە لەسەرمان واجبە بەرامبەر بە مردوەکانمان ئەنجامی بدەین دوعای خێر لە پێش هەموو شتێکەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ باوک لە بەهەشتا پلۆپایی بەرزە بێتەوە، دایکیش بە هەمان شێوە. ئەو باوکە ئەو کەسە دەڵێت خوایە گیان بەهۆی چیوە ئەم پلۆپایە بەرزەت بە من بەخشیوە، لە کاتێکا چاکەکانی من شایستەی ئەم جێگا بەرزە نییە. پلۆپایەکی لە بەهەشتا پێ بەخشری ئەو ئینسانە و دایکە ئەو باوکە پرسیارەکە باشە من کردەوەکانم شایستەی ئەم جێگایە نەبوو. یعنی چۆن تەشبیهات نەبێ کەسێک لە ئێمە پارەی پێیە، 5 دەفتەر پارەی پێیە، خانوویەکی 5 دەفتەری بکات، بەڵام تۆ کابرایەک خانووی ئەڵێ 5 دەفتەرەکەم بەرێ خانوویەکی 25 دەفتەری دەداتێ، ئەم بەلای تۆ جێگەی سەرسۆڕمانە، تۆ دەڵی پارەکەی من شایستەی ئەوە نییە خانووە گەوری پێ بکڕم، پارەکەی من ئەو خانووە دەکات نەک ئەوەیان، باشە بەهۆی چیوە ئەم خانووم دەدەیتێ. جا بێگومان ئەو کەسیش دەڵێت خوایە گیان ئەم پلۆپایە بەرزە لە بەهەشتا بە منت بەخشیوە، کردەوەکانی من شایستەی ئەم جێگایانین، بەهۆی چیوە پێم دەبەخشی. پێی دەوترێ بەهۆی ئەوەی کە منداڵەکانە دوعای خێرت بۆ دەکەن، کوڕەکەت کچەکەت دەڵێ خوایە گیانە باوکم خۆش بە، خوایە گیانە دایکم خۆش بە، خوای ڕەحم بە دایک و باوکم کە، خوا لە دایک و باوکم خۆش بە، عەفویان کە. بەهۆی ئەوەی کە تۆ دوعای خێرت بۆ کراوە لەلایەنی مناڵەکانتەوە، ئەم پلۆپایە بەرزەت پێبەخشرا لە بەهەشتا. کەواتە ئەگەر پێت خۆشە باوکت دایکت کە مردوونە یا زیندوون دوعای خێران بۆ بکە، بۆی ئینشاءالله پلۆپایان لە بەهەشتا بەرز بێتەوە. ئەمە شتێکی گران نییە. ئێمەش وا نەزانین تەنها ئەبێ دوای نوێژە فەرزەکان لەخوا بپاڕینەوە. ئەسڵەن شوێنی دوعاکردن زۆرە، کاتەکان زۆرە، نوێژی سونەتەکەی بخۆت بپاڕێرەوە، لە شەو نوێژدا بپاڕێرەوە، ئەگەر شەو نوێژیش پێ ناکرێت لە شەودا پێش ئەوی بخەویت، سەعات 10-12کەیە 2-3 ڕکات شەو نوێژ بکە و پێش ئەوی بخەویت 2-3 دوعای خێر بە دایک و باوکی خۆت و بە خۆتیش بکە. ئەو کاتە ئینشاءالله بێتە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی پلۆپایی تۆ لە بەهەشتا. سیر کە ئێمە ئیسلام فێر چیمانی کردووە و عرف و عادەتی
عشایری خۆشمان فێر چیمانی کردووە. بزانین کام شتە بۆ مردوو ئیسفادەی هەیە. ئەوەی کە لە عورف و عادەتی خۆمان فێر کراوین بە شێوەیەکی غەڵەت و ناشەرعی، ئەوە سوودی بۆ مردوو هەیە یا ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێر ئێمەی کردووە. بێگومان بە هەر شتێ پێغەمبەری خوا فەرمووی بێتی صلی الله علیه وسلم بە فەرمانی خوایە، چونکە خوای گەورە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆی و بە هەوا و ئارەزوو قسە ناکە. ئەوەی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەمووی وحیە، هەمووی بە فەرمانی خوایە. بەڵام ئەوی باپیری ئێمە دەیڵێ لانە زۆربەیشیان غەڵەت بێ، چونکە خوا وحی بۆ دانەبەزانێ باوکو باپیرم هیچی پێغەمبەر نەبووە، هەتا هەموو قسەکانیان حەق و ڕاستی بێ، هەموو هەرچیان فەرموو بێ. بۆیە ئێمە دەڵێ شوێنی عورف و عادەت نەکەوین، لە هەندێک شتا بزانین مردوەکانمان سوود بە چی سوودیان پێ دەکات. با تەماشای بکەین خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک کە ئەچوو بۆ گۆڕستان چی دەفەرموو؟ فاتحایە دائەدا؟ ناوەڵە، قەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فاتحای لەسەر گۆڕستان دانەداوە لە تعزیە ئەسڵەن و تعزیە کە ئەمڕۆ هەیە هەر لە ئیسلامە هەر نییە بە هیچ جۆرێک شەرعی نییە، تاوانە. تەماشاکەین ئەی فەرموو ئەچوو ناو گۆڕستانەکەوە، بەس سێکە بزانین ئیسفادەی مردوو لە ئیسفادە لە چی دەکات. ئەی فەرموو ئەسەلامو عەلەیکم، سەلامی خواتان لەسەر بێ ئەی ئیمانداران. یەکەم شتێ ئەی فەرموو سەلامی خوا بڕژێ بەسەرتانە. سەلام واتە ئاشتی، دوور لە عەزابی خوا، دوور لە تووڕەیی خوا، واتە هێمنی و ئارامی، خۆشی و شادی، ڕەحم و بەزەیی خوا هەمووی بڕژێ بەسەرتانە. کاتێک کە تۆ دڵی سەلام عەلەیک واتە سەلامی خواتان لەسەر بێ، واتە خوا عەزابتان نەدا، خوا ڕەحمتان پێ بکە، خوا لێتان خۆش بێ، هەموو شتێکی باش دەگرێتەوە. ئەمە سونەتەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. یەکەم شتێ بڵێ سەلامی خواتان لەسەر بێ، ئەگەر بە کوردیش بێ. ئێوە پێش ئێمە ڕۆشتونە، ئێمەش لە دوای ئێوە دین. بەڵێ خوای گەورە لە ئێمە و لە ئێوە خۆش بێ، خوا ڕەحم بە ئێمە و بە ئێوە بکات، خوا ئێمە و ئێوە عەفو بکە. ئەمە سونەتەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەڕۆتە دیار گۆڕەکەی باوکت، دایکت، کەس و کارت، خوا لێیان خۆش بێ، دوعای خێری بۆ بکە، لە ماڵەوە دوعای خێری بۆ بکە، لە ڕێگاوبانە دوعای خێری بۆ بکە، لە ناو نوێژەکانە کە سەجدە ئەبەی بڵێ خوای لە دایک و باوکم خۆش بە، لە فڵان برام خۆش بە، فڵان خوشکم خۆش بە، لە مناڵەکەم خۆش بکە مردووە بە گەورەیی. ئەمە سوودی بۆ مردوو هەیە. ئەمە سونەتەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە دوعای خێر بۆ مردووەکە بکەی لەسەر گۆڕستان یا لە ماڵەوە. بەڵام وەرە تەماشاکە تۆ فاتحا خوێنی بۆ مردوو، ئایا پێغەمبەری خوا کردی صلی الله علیه وسلم؟ هیچ مامۆسای ناتوانێت بڵێ بڵێ، هەمووی ڵێ نەخێر، هەمووی لە عورف و عادەتە. فاتحا بزان چی شتێکی بۆ مردوو تایە، با شەرحیکەین. ئەوەی کە پێغەمبەری خوا کردی صلی الله علیه وسلم، یەکەم فەرمی سەلامی خواتان لەسەر بێ، ئەمە دوعای خێرە، خوا لێتان خۆش بێ، دوعای خێرە، خوا ڕەحمتان پێ بکات، دوعای خێرە. بەس فاتحا. الحمد لله رب العالمین، سپاس و ستایش بۆ ئەو خوایی کە پەروەردگاری هەموو عالەمە. باس مردووی تایە؟ نە، تۆ مەدحی خواکەی، حەمد و سەنای خواکەی، ئەمە جارە باس مردووی تیان نییە. الرحمن الرحیم، خوای گەورە بە ڕەحمە، بە بەزەییە، باسی مردووی تیان نییە، دوعای خێر بۆ مردوو ناکەی، تۆ جارە وەسفی خواکەی. مالکی یەومی الدین، خوا پاشای ڕۆژی قیامەتە، هەر وەسفی خواکەی، باس مردووی تایە؟ نە. بەس سونەتەکە خوا لێتان خۆش بێ مردووەکان، خوا ڕەحمتان لێ بکە مردووەکان، خوای گەورە سەلام و ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەرتانە، کەواتە ئەمە دوعای خێرە. ئیاکە نەعبود، خوایە بەس عیبادەت بۆ تۆ ئەکەم، من نەک مردوو، خوایە ئیاکە نەعبود، بەس عیبادەت بۆ تۆ ئەکەم، باس مردووی تیان نییە. و ئیاکە نەستەعین، خوایە گیان بەس داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ ئەکەم، لە هیچ قەبر و دار و بەرد و کەسێک ناپاڕێمەوە، بەس لە تۆ پاڕێمەوە، داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ ئەکەم، باس مردووی تایە؟ نە. تۆ وعدێ بەخوا دەی بەس تۆ ئەپەرستم و بەس داوای یارمەتی لە تۆ ئەکەم، باس مردووی تیان نییە تا ئێستا. اهدنا الصراط المستقيم، اهدنا واتە خوای هیدایەتم بدەی، هیدایەتی من، باس مردووی تیان نییە، دوعای خێر بە مردوو ناکەی، دە مردووی فەقیر بە قەرزارەکەی. اهدنا الصراط المستقيم، خوای گیان هیدایەتم بدە بۆ ڕێگای ڕاست، من هیدایەت بدە، من ڕێنمونی بکە بەم خەسە ڕێگای ڕاست. بەڵام کێ؟ صراط الذين، ڕێگای ئەو کەسانی ئەنعەمتە عەلەیهیم، کە نیعمەتی خۆتە بەسەرا ڕەژاندون، کە کێن؟ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ،
شەهیدەکانن ڕازگۆیانن خواناسان و پیاوچاکانن خوای بمخەیتە سەر ڕێگەی پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ خوای بمخەیتە سەر ڕێگەی خواناسان و پیاوچاکان باسی مردووتیان نێشتا دوعای خێر بۆ خۆتەکەی خوای هیدایەتی خۆم بدەی خوای خۆم خەیتە سەر ڕێگای ڕاست غەیری المەغضوب عەلەیهیم خوای نەمخەیتە سەر ڕێگای ئەو کەسانەی کە غەزەبت لێیان گرتووە وەکو جوولەکەکان کە خوا غەزەبی لێیان گرت وەلە ضالین خوای نەمخەیتە سەر ڕێگای گاورەکان کە گومڕات کردن بەهۆی تاوانی خۆیانەوە ئامین تۆ دەڵی خوای گەن دوعام قبوڵکە باسی مردووتیا بوو یەکەم شتێ وەسفی خوایە دووەمیش دوعای خێر بۆ خۆتەکەی ئیتر ئەمە چی پەیوەندیەکی بە مردووە هەیە بۆی ئینشاءڵڵا با ئێمە شتێ بکەین کە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله علیه وسلم کە کردیوێتی ئەوە سوودی بۆ مردووە چونکە بە فەرمانی خوا ئەو خوای کە ئێمەی دروست کردووە مردوەکان دەگەڕێنەوە بۆ لای ئەو خوایە دەزانێت چی ئیسفادی بۆ مردوەکانەیە نەک عرف و عادەت بۆی ئینشاءڵڵا با شوێنی دینی خوا بکەین دوعای خێر بۆ مردوەکانمان بکەین باشترین شتە چونکە پلۆپایان لە بەهەشتا بەرزە بێتەوە چونکە ئەو دوعانەی ئێمە هەمووی بۆ ئەوان دەڕوات یەکی پیاوچاکانە فەرمێ چوومە ناو مزگەوتێکەوە لە مزگەوتەکە مامەوە قەدەری خوا جەنازەیەکیان هێنا بۆ مزگەوتەکە جەنازەکە نوێژیان لەسەری کرد منی جەنازەکەم نەئەناسی نەمەزانی کێ مردو من کەسێکی غەریب بووم کە ڕێم کەوتۆ ئەو ناوە جەنازەکەیان هێنا و نوێژمان کرد لەسەری و ئەڵێ کە دوعای خێرم بۆ کرد وتم خوایە گیان ئەم مردووە من نایناسم میوانە لای تۆ وەڵای خوایە گیان ئەگەر میوانی من بوایە ڕێزم لێ ئەگرت ئەبێت تۆ چۆن ڕێزی لێ نەگری تۆ کە خوایەکی بەڕەحمی من چی بەندەیەکی لاواز و بێڕەحم خوایە گیان ئەگەر میوانی من بوایە ڕێزم لێ ئەگرت ئەی تۆ چۆن ڕێزی لێ ناگری میوانی تۆیە هاتۆ بەلای تۆوە مردووە ئەڵێ نوێژ جەنازەکەیان برد و قەدەری خوا خەوم پیاکەوت شەوت نەفەری هاتە خەوم قسەمانە کرد بەیەکەوە وتی ئەم ناسی وتم ناوەڵا ناتناسم وتی نامناسی وتم ناوەڵڵا وتی من ئەو مردۆم کە ئەمڕۆ نوێژ لەسرم کرد وتیم بەڵێ وتم ئەی حاڵت چۆنە وتی وەڵای خوای گەورە لێم خۆش بوو لە گوناهەکانم خۆش بوو وتم چۆن وتی وەڵای خوای گەورە لێم خۆش بوو بۆیە هاتمەتە خەوی تۆش خوای گەورە لێم خۆش بوو بەهۆی دوعاکەی تۆوە کە وتە خوایە گیان ئەمە میوانی ماڵەکەی تۆیە ئەگەر میوانی من بوایە من ڕێزم لێگەر ئەی چۆختە خوایەکی چەندێ بەڕەحمی ئەبێت چەندێ ڕێزی لێ بگری کە کەسێکی موسڵمان مردووە خوای گەورە بەهۆی دوعاکەی تۆوە لە فەرمووی خوای گەورەش لە من خۆش بوو لەبەر دوعاکەی تۆ کە وتە خوایە گیان ئەمە میوانی تۆیە ڕێزی لێ بگرە بێگومان ڕێزیشی لێگری خوایە گیان ئەبێت تۆ چەندێ ڕێزی لێ بگری جا بۆی برای شیرینم مردوەکانمان پێویستیان بە دوعای خێرە پێویستیان بۆ نیە فاتیحەیان بۆ بخوێنین پێویستیان بۆی بڵێن خوایە لێیان خۆش بە خوایە ڕەحمیان لێ بکە سورەتی فاتیحە گەورەترین سورەتە لە قورئانە لەوانە کەسێ بڵێ قەیچێکان فاتیحە خوێنم منش ئەڵێم قەیچێکا منش لە تەحیات ئەڵێم لە جاتی تەحیات ئەڵێم الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم مالک یوم الدین ئەبێ فاتیحە بخوێنم لەناو تەحیاتە ئەبێ لە تەحیاتە ئەڵێ بڵێم لە جاتی بڵێم الحەمدولله رب العالمین ئەڵێم التەحیات لله نابێ ئەڵێم سەمیع الله ئەبێت بۆچی نابێ ئەگەر پرسیار لە هەر کەسێ بکەی لە ئێمە من ئەچمە سەجدەوە ئەڕۆمە سەجدە ئەڵێم الحمدلله رب العالمین الرحمن الرحیم نابێ کاکە بۆ نابێ هەموو کەسێک ئەوشی خوێنواری نەبێڵێ نابێ بۆچی نابێ لەبەرەوە لە دین ئاشتی وان نەهاتووە لەبەرەوە دین فێر نەکراوین هەموو شتێ شوێنی خۆیە فاتیحە شوێنی خۆیە تۆ ناتوانێت تەحیاتە بیخوێنی ناتوانێت سەمیع الله بیخوێنی ناتوانێت ڕکوع بیخوێنی ناتوانێت سەجدە بیخوێنی کەواتە هەموو شتێ شوێنی خۆی هەیە ئەی تۆ چۆن بۆتێ لە فاتیحە لە تەعزیە بیخوێنی بۆت نەبێ ناو نوێژا بیخوێنی لە غەیری شوێنەکەی خۆیە دوای سەمیع الله لمن حەمیدە تۆ فاتیحە بخوێنم ئەبێت نابێ بۆ نابێ لەبەرەوە شوێنی خۆی نییە ئەی فاتیحە نییە گەورەترین سورەتی قورئان نییە هەموو شتێک شوێنی خۆی هەیە مردوویش شتی تایبەتی خۆی هەیە دوعای خێر باوکو دایکتە خێر و سەدەقەی بۆ بکە قوربانی بۆ بکە توانات و حیوان سەر بڕە لە خێری دایکت باوکە زیندویان مردووە حیوانیان بۆ سەر بڕە خێریان بۆ بکە تۆ وەڵڵی سوبحان الله ئێستا هەر بڵێ سوبحان الله بۆ خۆت زیکری خوا بکە دایک و باوکت یای بەشدار دوور کات نوێژ بکە دایک و باوکت زیندوو بە یا مردوو بێت یای بەشدارە بێەوەی بینێری خۆی ئەڕوا بۆی یا ئینسانی بەڕەحم ئەبێ بەردەوام دوعا بکە دڵخۆش بێ وەڵڵاهی سوێن بەخوا کاتێک کە وتارێک بڵاوەکەمە خوای گەورە لێمان قبوڵ کات وتارێ بڵاوەکەینەوە کاتێک کە کۆمنتەکان ئەخوێنمەوە جاری وایە 100 نەفەر 200 نەفەر دی جەزاک الله خێرن خوا پاداشتی خێر بداتەوە
سوێن بەخوا بەقەت ئەو پێم خۆش نییە کەسێک ئەڵێ ڕەحمەتی خوا لە دایک و باوکت، ئەوم پێ خۆشترە. واللهی 100 قات 1000 قاتی ئەوی خۆی دوعای خێر بۆ خۆمەکە ئەوم پێ خۆش ئەڵێ ڕەحمەت لە دایک و باوکت، ئەوم پێ خۆشترە. بۆ دایک و باوک دووبارە نابنەوە، ڕێزیان لێ بگرن ئینشاڵڵا دوعای خێران بۆ بکەن. براو خوشکەکانتان بە هەمان شێوە، کۆمەڵێ براو خوشکی زۆرمان کەسی زۆرمان لە قەبرستانەکانن، پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. بۆی ئینشاڵڵا دوعای خێر بۆ مردوو سوودی زۆری هەیە. بەردەوام لە شەودا لە ڕۆژدا دەست بەرزکە بۆ ئاسمان دوعای خێر بۆ مردوەکان بکە، دوعای خێر بۆ خۆت بکە، بڵێ خوایە لە خۆم خۆش بە، لە دایکم خۆش بە، لە باوکم خۆش بە، لە مردوەکانمان خۆش بە، لە فڵان خۆش بە. ئەی نازانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمی هەر کەسێ داوا لێ خۆشببوون بۆ ئیماندارانی ژن و پیاو بکە، خوای گەورە بەقەت ژمارەی ئەو خەڵکە خێری بۆ نووسێ. لەوانەیە ئێستا کاتێککە تۆ دەڵی خوایان لە هەموو مسلمانێکی ژن و پیاوی مسلمان خۆش بە، لە هەموو مسلمانێکی نێرومێ خۆش بە، ئەمە دوعایەکە گران نییە. بەڵام لەو ڕۆژەوە کە مەخلوق دروستکراوە، ئادەمیزاد دروستکراوە هەتا ئەمڕۆژ چەند ملیار مسلمان مردووە کە مردوون، ئەوانەشی کە زیندون، کاتێک کە تۆم دوعای دەکەی بە ژمارەی ئەو هەموو خەڵکە مسلمانەت و خوای خێر بۆ نووسێ بە چەندەها ملیار خێر، بەستە ناڵێ خوایە گیان لە گوناهی دایک و باوکم خۆش بە، خوایە گیان لە گوناهی هەموو مردوەکانمان خۆش بەوانی کە مسلمانن بە ژن و بە پیاوە، خوایە گیان لە هەموو مسلمانێکی نێرومیە زیندویان مردو خۆش بە، اللهم اغفر للمؤمنین والمؤمنات. کە تۆ ئەم دوعای دەکەی بە دەیەها ملیار دوعای خێر و چاکت بۆ نووسرێ، بەقەت چەند نەفەر هەبێ لەسەر زەویە و مردوەکانیش بە هەمان شێوە ئینشاڵڵا دوعای خێرت بۆ ئەکرێ. و لە هەمووشی گرنگترەوەی ئینشاڵڵا خۆمان ساڵح بین، لە کۆتاییدا دەڵێم با چاک بین. ئێمە کە نوێژەکەین زۆر پێویستمان بۆیە کە دوعای خێر بۆ خۆمان و کە سوکاریشمان بکەین. ئێمە هەمومان کە نوێژ دەکەین الحەمدولله خوا لێمان وەرگرێ، ئەڵێن السلام عەلەینا وعلى عباد الله الصالحين. لا زۆرێک ماتاسەرم قسە تێ نەگەشت بێتین. السلام عەلەینا سلامی خوا لەسەر ئێمە بێ، سلامی خوا لەسەر ئێمە بێ، وعلى عباد الله الصالحين، و سلامی خوا لەسەر هەموو بەندەیەک بێ کە چاکە صالح. يعني سبحان الله ئینسانێک ئێستا لەم سەرزەویە ئەو هەموو خەڵکەکە نوێژەکە هەمووی ئەڵێ سلامی خوا لەسەر ئێمە بێ و لەسەر هەموو پیاو چاکێک بێ. بۆ خوایە هەر کەسێک لە ئێمە پیاو چاک بێ، هەر کەسێک لە هەر شوێنێکی ئەم سەرزەویە نوێژ بکە، من و تۆ لەو خێرا بەشداری، نە دوعای بەشدارە بین، بەس چاک بین، بەس چاک بین، صالح بین، طاڵح نەبین، چاک بین، خواناز بین. واللهی هەر کەسێ دوعای خێر بکە بۆ من و تۆشە، و لە دوای مردنیشمان هەر کەسێ دوور کات نوێژەکە و بڵێ وعلى عباد الله الصالحين سلامی خوا لە هەموو بەندەیەکی چاک بێ، وەڵای ناو گۆڕەکە تۆ بەشداری تێیە. کابرا بیناسی خوایەک لە ئەمریکا بوو وتی خوایە سەلامی تۆ لەسەر هەموو پیاو چاکێک بێت، تۆش بەشداری تێیە، خێرەکە بۆ ناو گۆڕەکەت بۆ دێ، پلۆپایەت لە بەهەشتا بەرزە بێتەوە. کەواتە پێویستمان بۆیە چاک بین، بۆی ئینشاڵڵا لە دوای مردنمان ئەگەر مناڵیشمان دوعای خێرمان بۆ نکات، خەڵک دوعای خێرمان بۆ بکە، دوعای خەڵکی خێری خەڵکمان بۆ بێ، کاتێک کە خەڵکی خوای لە هەموو مسلمانێکی نێرومێ خۆش بە، تۆش بەشدارە بیتایە. هەر دوور کات نوێژ بکرێت لەم سەرزەوێدا بەخوا چاک بە تۆ بەشداری تایە، نیعمەتە. بۆی ئیمانداری، خواناسی، ڕووکردنە خوا، ژیان لەسەر قورئان و سونەت ژیانێکی زۆر خۆشە. تۆ واللهی ئینسانێک لەسەر قورئان و حەدیث نەبێ پیاو چاک نییە، صالح نییە. واللهی منهجی پاک نەبێ و بیر و باوەڕی پاک نەبێ، عەقیدە و ئیمانی پاک نەبێ، لەسەر ڕێبازێکی پاک و پیرۆز نەبێ، بەخوا خوای گەورە بە صالحی چاک ناو نابێت. بۆی ئینشاڵڵا صالح چییە؟ ئینسانی صالح و چاک ئەو کەسەیە کە گوێ لە قورئان و حەدیث بگرێ، عرف و عادەتێک کە زانین ناشەرعیە وازی لێبێنێ. باپیری ئێمە خوالیان خۆش بیان شتیان کردو، خۆ خوێنواری نەبوو، فەقیرە، خۆم نابێ شوێنی ئەو بکەم، شوێنی پێغەمبەری خوا بکەم صلی الله علیه وسلم، شوێنی دینی خوا بکەم. بۆی ئینشاڵڵا دوعای خێر بۆ مردوەکان لەبیر مەکەن، بەردەوام دوعای خێریان بۆ بکەن هەموو ڕۆژێک، شەرت نە ئیلا دەست نوێژتە بێ، بە ڕێگاکە ئێستا ڕۆیتە دەرەوە بۆ خۆت فەڕێک لێ دەی، لە دەرگای حەوشەکە ئەڕۆی بۆ مزگەوت بۆ خۆت لە ڕێگا بڵێ خوایە لە باوکم خۆش بە، لە دایکم خۆش بە، لە فڵان کەس خۆش بە، شەرت نە ئیلا بێ دەستە بەرز کرد بێتەوە، شەرت نە ئیلا ناو مزگەوتا بی لە ناو بەرماڵ بی، نە هەر بە ڕێگاوبانە دوعای خێری بکە، شەو سەر جێگاکە دووسێ دوعای خێر بۆ دایک و باوکت بکە، بۆ خۆتی بکە، شەرت نە ئیلا بێت دەست بەرز نەوتیا بێ، ئەوە ئادابێکە. خۆ ئەگەر ئەوەش نەبێ خوای گەورە دوعاکەت قبوڵ دەکات ئینشاءڵڵا، بڵێ خوایە لە دایکم خۆش بە، لە باوکم خۆش بە، لە مردوەکانمان خۆش بە، بە ئیزنی خوا خێرەکان هەمووی بۆیان دەڕوا. یا ڕەبی خوای داواکەم لە تۆ
لێت ئەپاڕێمە خوایگەان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە خوایگەان لە هەموو مسلمانێکی نێر و مێ خۆش بە ئەوەی کە زیندووە ئەوەی کە مردووە خوایگەان وامان لێ بکەی لە دوای مردنمان لەو کەسانە بین کە بەردەوام لە ناو تەحیاتە دوعای خێرمان بۆ بکرێ و دوعاکەش خوایگەان شمولمان بکە خوایگەان ئیمامی مالیکی کوڕی دینار دەیفەرموو ڕەحمەتی خوا لەبێ خوایگەان تۆ پیاو چاکانت چاک کردووە ئێمەش وا لێ بکە کە بینە پیاو چاک داواکەم لە تۆ خوایگەان وامان لێ بکەی کە پیاو چاک بین ماقیتە سەر ڕێگای ئەوان ڕێبازی ئەوان ڕەوشت و ئەخلاقی ئەوان لە ژیانی ڕۆژانەمان ئینشاءڵڵا ڕەنگدانەوە بدات خوایگەان گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە بەهەشتیان شاد کە خوایگەان آخرمان بەخێر بگێڕا آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.